درباره و مشاره دگوتبیجه که دگل برس کاوا آهنگری برپرس تورا ندای زاکروس لبروکسلا بلژیکا بکن برس کاوا بارباش تو بخیراتش بو کردستان 24 چون تماشای ام بریاره دکی که بربژیرکان رد بکرین یا خود ناویان لناو لیستی بربژیرکان در بهین ریتن اما چه دگینیتن؟ وێڕای سلااو دیارە هەروەکی ئاماژەت هەم فەرموو ئەوانە بە پێی بەندی دووی مادەی سیویەکی یاسای هەڵبژاردن ڕەدی سەلاحیەت کراون یعنی هەر ئەو بەند و ئارتیکڵەی کە دەورەی پێشتر یا دەورەکانی پێشتر چۆن هەندێک لەو پاڵێوراوانە ئەو کاندیدایانە بۆ ساڵانێکە بۆ چەندین دەورەیە ئەندامی پارلەمانن یعنی بەردەوام هەر هەڵبژێردراونەتەوە لەلایەن خەڵک سەلاحیەتی ئەوان تەیید کراوە بە پێی هەر ئەو یاسای هەڵبژاردنە و هەندێکان بەرپرسایەتی باڵایان هەبوو لەسەر لە ئاستی جێگیری وەزیر و ئەوانەدا بەڵام ئەو جار هەر بە پێی ئەو یاسایی کە دەورەی پێشتر کە سەلاحیەتی ئەوان پەسەند کراوە سەلاحیەتی ئەوان ڕەت کراوەتەوە ئێستا بە ئەمە چاوێک لەم بەندە بکەین لەو ئارتیکڵە بکەین و مادەیە بکەین کە ئەوانەیە بە پێی ئەو جوورەی کە پێیان ڕاگەیەندراوە دەڵێن ئەوانە ئیلتزامی عملیان بە کۆماری ئیسلامی نییە یعنی مادەکە ئەوەیە کە دەبێت ئیلتزامی عملیت بە کۆماری ئیسلامی هەبێ ئەمانە هەم یاسای بنچینەیی ئێرانیان قبوڵە هەم یاسای هەڵبژاردننی ئێرانیان قبوڵە بۆیە خۆیان دووبارە پاڵاوتووە کاندید کردوێتەوە لێرەدا پرسیار ئەوەیە کە مادام کەسێک کە خۆی دەپاڵێوێ خۆی کاندید دەکا و دەڵێ و ئەو مادەیە و ئەو ئارتیکڵی قبوڵە ئیمزای دەکات لە فۆرمەکەی لە فۆرمەکە پڕ دەکاتەوە و ئەوەی تێدایە ئەدی ئەساسی ئەوەی کە پێیان دەبوترێ یا پێیان ڕادەگەیەندرێکی ئەوان ئیلتزامی عملیان بە یاسای هەڵبژاردن نییە بە کۆماری ئیسلامی نییە چییە؟ دەگەڕێتەوە ڕابردووی ژیانی ئەمەلی ئەوانە چالاکی ئەوانە و هەندێک ئێعتراز و ناڕەزایەتی لەلایەن هەریەک لەوانە یا هەندێک ئیفشاگەری کە ئەوانە لەسەر یەکتیان کردووە یا بەنیسبەت بەرپرسێکی باڵا کردویانە یا بەنیسبەت گروپێکی مافیایی لە نێو کۆماری ئیسلامیدا کردویانە باشە کاکەوە دەتوانی بڵێ ئەمە جۆرێکە لە کوتوبەندکردنی کاری پەرلەمانی لە ئێران ببوورە دەنگت باش مەبەستم ئەوەیە دەتوانی بڵێ ئەمە جۆرێکە لە کوتوبەندکردنی کاری پەرلەمانی لە ئێران ئەمە دەگەڕێتەوە سەر پرۆژەیەکی فکری بە باوەڕی من نەتەنیا بەس پارلەمان پرۆژەیەکی فکریە کە خامنەئی بە سەرکردایەتی خامنەئی لە چەندین ساڵی ڕابردوودا تەنانەت پێش پێکێنانی حکوومەتی ڕئیسی و دانانی ڕئیسی وەکو سەر و کۆمار لە زێهن و لە ئایدیای خامنەیدا هەبووە ئەویش حکوومەتی ئیسلامی و یەکدەستکردنی حکوومەت حاکمیەتە یعنی گشت سیستم و ڕژیمەکە دەیهەوێت یەکدەست بکە چون پێی وایە بە باوەڕی ئەو پێی وایە ئەگەر ئەو حاکمیەتە ئەم ڕژیمە لە کۆی خۆیدا یەکدەست بێ کەوا بوو باشتر دەتوانێت ئامانجەکانی بپێکێ باشتر دەتوانێت کاروباری خۆی و بەرنامە و پرۆژەکانی خۆی چ لە ئێراندا چ لە ناوچەدا باشتر بباتە پێشەوە جۆرێک هەماهەنگی چاکتری دەبێت لەگەڵ ئەو هاوپەیمانانی مەسەڵەن بۆ نمونە رووسیا لەکە هەیەی بەڵام من پێم وایە ئەم پرۆژەیە شکست دەخوا ئەم پرۆژەیە سەر ناکەوێت لەبەر ئەوەی کە ئەخە هەر ئەوانەی کە ئێستا کەس کە ئێستا لە پارلەماندا دانیشتون یا دەورەکانی پێشوو لە پارلەماندا بوون هەر ئەوانە تعیبی سەلاحیەت کراون یعنی ئەمانە کەسانێک بوون کە جێی متمانە بوون جێگای متمانەی ئەم سیستمی پاڵاوتن و سیستمی ڕەتکردنەوە و قبوڵکردنە بوون کەوا بوو شتێکی دیکە لە گۆڕەدایە کە بەردەوام کە زەمان تێپەڕ دەبێ ئاڵقەی ئەم لەکە لە ئێران پێی دەڵێن خودی ئاڵقەی خودیەکان تەنگتر و تەنگتر دەبێتەوە وای لێدە لەوانەیە ئەگەر بڕۆینە پێشی خامنەئی چەند کەسێک زیاتر لە دەوروبەری نمێنێتەوە و ئاڵقەی خودیەکە بگاتە دەرگای ماڵەکەی ئەو دەمیژ من پێم وایە ئەگەر بگاتە بەر دەرگای ماڵەکەشی تەنانەت لە نێو ئەندامانی بنەماڵەیدا احتمالی هەیە دووبارە کێشە ساڵ بێ و ئەو مشکلە بێتە پێشی لە خۆڵەکانی ڕابردوو بە خۆڵەی ئێستاشەوە کە پەرلەمانی ئێران هەیە بەشێک لە ئەندامەکان کوردن
ینی ئەمەی کە دەکرێتن پاساوێک نییە بەدەست دەسەڵاتدارانی ئێرانەوە بۆ ئەوەی بیانەوێت هەر کەسێک کە بە حەزی خۆیان بێتن لە ناوچە کوردیەکان بێت دابنێن نەک کە کەسێک هەڵبژێرێتن و یان خۆی هەڵبژێرێتن بۆ ئەوی ببێت بە پەرلەمانتار. ڕژیمی کۆماری ئیسلامی و بەتایبەت ئەو زەهنیەتەی کە ئێستا کۆماری ئیسلامی هەڵدەسۆڵێنێ زۆر بیر لەوە ناکاتەوە کە چیە کوردە و چیە کەم کوردە و چیە زۆر کوردە و چیە خەڵکی چۆیە. مەسەڵەن بۆ نمونە ئالان ئەندامێکی پارلەمان کە خەڵکی مەهابات و ڕەدیسە عەلا ئیلاهیەت کردەوە 10 نەفەری دیکە لە مەهابات دەتوانێت بێنێ لە جێگای ئەوەدا بنێ کەوابوو جێگای کوردبوون و جێگای مەهابادی بوونی پڕکاتەوە. یعنی ئەو ئەوانە زۆر جۆ بەوە نادەن. ئەوەی کە بە باوەڕی من زۆرتر دەبێت گرنگی پێ بدەین لە شڕۆڤەی ئەم باسەدا پرۆژەیەکە کە خامنەئی نە بە تاقی تەنیا ئەوەش دەبێت بڵم کە ئەم پرۆژەیە تەنیا لە ذهن و لە مێشکی خامنەی ناتوێتە دەرێ بەڵکو حتا تەنانەت هەندێک دەستی دەرەکی بە تایبەتی ڕووسیە لە پشت ئەم پرۆژەیەن. یعنی یەکدەستکردنی حاکمیەت لە کۆماری ئیسلامیدا لە ئێراندا بەسەرکردایەتی و ڕابەرایەتی عەلی خامنەئی بە مەبەستی هەم هەواهەنگی دەگەڵ زۆنیا دەگەڵ ئەو بەرەی ڕووسیا و هەم ئەوەی کە ڕژیم نەجات بدرێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەو پرۆژانەی کە لە نێوخۆی ئێران بەنیسبەت ئێران و بەتایبەت ناوچە ینی وڵاتانی وەکو عێراق و سووریە و لوبنان و فەلەستین و ئەوانە لە دەستیدا هەیە باشتر بتوانێت ئەوانە بەرێتە پێشێ. دەوڵەتی حکوومەتی جێبەجێ کرد ینی ڕسەر کۆماری جێبەجێ کرد. مەجلیسیش تا ڕادەیەک هەندێک کەسی تێدا بوو کە بەبایەتی لە 1 ساڵی ڕابردوودا هەندێک ئێعترازیان هەبوو بەنسبەت ئەو شۆڕشەی کاتە پێشێ و هەندێک گەندەڵی و فەسادی ماڵی کە لە نێو هەندێک کەسدا هەیە لە قاودراون و ناڕزایەتیاندا بڕیوە دایان هەوێ ئەوەش تەسویەکەن و یەکدەستی کەنجاو دەمە ماشینە بە خێرایەکی زیاتر بەرە و ئامانجی خۆیان لێ بخڕن. زۆر باشە بەڕێز کاوە ئاهەنگێری بەرپرسێ تۆڕا نەدای زاکرۆس لە بڕۆکسڵا بەلجیکا دیالمەداوی گەلێکی سوپاسین هەر هەبن.